bir yıl sonrasında, darbe girişiminin bir yıl sonrasında ne durumda olduğunuzu sizlerle paylaşmak üzere bir araya geldik. ئێمەش وەکو سەرکۆنسوڵی شاری هەولێر حەز دەکەین بە هەمان شێوە ئێوە ئاگادار بکەینەوە کە چیمان کردووە خود لە خلالی ئەو ساڵی کە تێمان پەڕاندیە بە چ شێوەیە کاردانەوەکان چۆن بووە ئێوەش یعنی ساحیبی بیر و بۆچوون بوون خود معلومات. Bugün saat 4'te 15 Temmuz darbe girişimini anmak üzere burada bir anma merasimi yapacağız. ئەمڕۆ سعات 4 بۆ بڵێن مەراسیمی یادی کودەتا شخص خواردووەکە لە سعات 4 لێرە مەراسیمێک بەڕێوە دەچیتن بۆ وەبەرهێنانەوە. Bu merasim kısa fakat anlamlı bir merasim olacak. ئەم مەراسیمە مەراسیمێکی کورت دەبی بەڵام مەراسیمێکی پرمانا دەبێت. Bu etkinlikte ağırlıklı olarak tabii ki vatandaşlarımızı ve soydaşlarımızı ağırlayacağız. Yerel makamlardan da bazı temsilciler aramızda olacak. و بۆ ئەم مەراسیمەش بڵێن کەسانی خەڵکی وڵاتی تورکیا و ئەو کەسانی کە خزم و دۆسیە من لێرەن و هەندێک بەرپرسی هەرێمی کوردستانیش لە مەراسیمەدا ئامادە دەبن یانی شتێکە لە ناو خۆ دەبی خۆ بەخۆی. Yine bu çerçevede Anadolu Ajansı'nın katkılarıyla hazırladığımız bir fotoğraf sergimiz var. و هەر لە چوارچێوەدا بە پشتیوانی ئاژانسی ئەنەدۆڵ معرەزێکی بچووکمان هەیە معرەزی بڵێن فۆتۆگرافیە basın toplantımızdan sonra sergiyi sizlerle birlikte gezmekten mutlu olacağım. دوای کۆنگرە ڕۆژناوەکە دەتوانین پێکەوە سەردانی ئەو پێشانگای بکەن و خۆشحاڵ دەبین کە پێتان پیشاندین چ بووە یاخود وێنەکان بێوە پیشاندین. Değerli basın mensupları, aslında 15 Temmuz 2016 gecesinde ve sonrasında Türkiye'de neler yaşandığını hepiniz çok yakından takip ediyorsunuz. Bunu biliyorum. ڕۆژنامەنووسە قەدر گرانەکان ئەمن دەزانم ئێوە زۆر لە نزیکەوە ئاگاتان لێیە دوایەوە لە ڕۆژی کودەتایەکە لە تورکیا چی ڕوویداوە دواتریش من دەزانم لە نزیکەوە ئێوە هەمووتان ئاگادارن. Gerek kendi imkanlarınızla süreci takip ediyorsunuz, gerek burada bizim yaptığımız karşılıklı bilgilendirme faaliyetleriyle gelişmeler hakkında birbirimizi bilgilendiriyoruz. لە هەندێک ڕوو خۆتان تاقیب دەکەن خۆتان بە دوواداچوون بۆ دەکەن یان لە ڕێگەی کەناڵەکانی خۆتان هەندێکیشان ئەو بڵێن تەنسیقی کە لە نێوانماندا هەیە و یاخود ئەو بیر و بۆچونە ئاڵوگۆڕکردنە کە لە نێوانماندا هەیە دەتوانین بەو شێوەیە ئێوە ئاگادارکەینەوە کە چی ڕوودەدا. Aslında şu anda arkada gösterilmekte olan video o gün yaşananların güzel bir özeti. Programdan sonra isteyenlerle söz konusu videonun örneğini de paylaşabiliriz. ئەوەی ئێستا کە دەیبینن لە دوامەشەوە بەردەوامی هەیە ئەو ڤیددیۆیە کە ئەو شەوەکە چی ڕوویداوە بە شێوەیەک ئەو کودەتایە بە پێش هاتوو دواتر چۆن ئەو بوو دەشتوانن دواترەگە بتانەوەی یەکە بڵێن کۆپیەکتان بدەینەوە یاخود ینی یارمەتیتان بدەین لەوەی کە بەدەستان بگات. Bir yıl önce ülkemizde yaşananlar Türkiye Cumhuriyeti'nin tarihinde eşi görülmemiş boyutta bir terör saldırısıydı. ساڵێک پێشووتر کە ئەوەی لە تورکیادا ڕوویدا بەداخەوە ینی کاردانەوەیەکی یاخود فعلێکی تەرۆریستی بوو لە وڵاتی تورکیادا لە تاریخی جمهوری تورکیادا نەبیندرا بوو. 250 vatandaşımız şehit oldu. 2000'den fazla vatandaşımız da yaralandı. 250 هاوڵاتیمان بەداخەوە شەهید بوو و سەرووی 2000 هاوڵاتیشمان بریندار بوون. Halkımız tek bir yürek olarak büyük bir cesaretle darbecilerin karşısına çıktı. گەلەکەمان هەمویان بوونە یەک دەست و یەک دڵ هاتنە سەرجاردەکان و نەیانیش کودەتایەکە سەرگری و فەشەلیان بە کودەتاکە هێنا. Tankların önünde durdu. لە پێش تانکەکان و یاخود لە پێش ئەو دەبابانە ڕاوەستان. Devlet kurumlarının ele geçirilmesini engellemek amacıyla kendi vücudunu siper etti. و خۆیان کردە قەڵغانێک بۆەوەی کە کەس نەتوانی بچی و ئەو بڵێن دەستگایەنەی دەوڵەتە دەست بەسەدا بگیرێ. Türk halkı demokrasi dışında yapılacak tüm müdahalelere izin vermeyeceğini açık bir şekilde ortaya koydu. خەڵکی تورک ئەوەی توانی کە بەدی بکە جگە لە دیموکراسی کەس ناتوانی بە زۆر شتێک بەسەریاندا زاڵ بکە و خود بەسەریاندا زەفت بکە. Türkiye'nin geleceğine silahlı grupların değil, milletin iradesinin şekil vereceğini ispat etti. و توانیان داهاتووی تورکیا یعنی نەوەکو بە چەک و بەو شتانە حکوم بکرێ بەڵکو بە دیموکراسی بتوانە حکم بکەن وەش ئیسپاتێکە کە خەڵکەکە گەلی تورکیا توانی ئەوە بەدەستبێنێ. Biz yıl dönümü vesilesiyle demokrasisine ve ülkesine sahip çıkarken
kahramanca hayatlarını kaybeden şehitlerimizi rahmetle anıyoruz. ئێمە لە ساڵیادی ئەم کارەساتە زۆر بە سەرینواز و ڕێز بۆ ئەو کەسانە دەنوێنین کە بە شێوەیەکی قارەمانانە توانیان بەرەنگاری ئەو کودەتایە بن و وڵاتی خۆیان بپارێزن و لەو ڕێگایدا شەهید بن. Gazilerimize de minnet duygularımızı sunuyoruz. بریندارەکانمان کە بە شێوازی تورکە بێدەن غازی ئەوانەی کە غازیش بوونەوە خود بریندار بوونە منەتی خۆمان بۆیان دەردەخین لێرە. Şimdi tarihimizin en kanlı terör saldırısının ardından bir sene geçti. Yani بڵێن کاردانەوەیەکی زۆر خوێناوی کە کاردانەوەیەکی تێروری بوو وڵاتی ئێمە بەسەر برد ئەوە ساڵێکە بەسەر ئەم کارەساتە تێدەپەڕێنین. Aradan geçen süre zarfında geçmişin muhasebesini, bu bir yılın muhasebesini yapmanın ve ileriye bakmanın önemli olduğunu düşünüyoruz. ئێمە بیر لەوە دەکەینەوە کە ئەوەی کە ئەو ساڵە چی بەسەرات و محاسبەی ئەو ساڵە دەکەین و بۆ داهاتووش چیمان پێ دەکرێت ئێمە باسەوە دەکەین و زۆر جەخت لەسەرەوە دەکەین چیمان پێ دەکرێت بۆ داهاتوو. Tabii ileriye bakarken ve muhasebeyi yaparken o gün neler yaşandığını iyi anlamamız gerekiyor. ئێمە لەبەرەوەی کە بتوانین بە شێوازێکی باشتر بیر و بۆچوون بکەین و بۆچی ئەم شتە ڕوویداوە لە داهاتووە چ بکرێن دەبی زۆر بە جوانی ئەوەی کە ئەو ڕۆژە ڕوویدا شی بۆ بکەینەوە. Biz o gün tarihimizde hiç görmediğimiz bir vahşet ile karşılaştık. ئێمە ینی ئەو ڕۆژێک کە بەسەرماندا هات لە بڵێن تاریخی وڵاتەکەماندا ئەو شتێک کە بە وەحشیگەرانە بۆمان دەرخەت کە بە هیچ ڕۆژێک و یاخود هیچ کاتێک بۆمان نەهات بۆ پێش یاخود وەیان نەکردبوو. Kendimizden gibi gözüken insanlar kendi parlamentomuzu bombaladı. ئەو کەسانێک کە لە خۆمان بوون یاخود وا دیار بوون کە لە خۆمانن پەرلەمانی خۆمانیان بۆمباردمان کرد. Terörle mücadelede en ön cephede mücadele eden polis özel harekat merkezini yerle bir etti. ئەو کەسانی کە لەو کودەتایە بەشدار بوون جێگایەکیان بڵێن بە تەواتی بۆمباردمان کرد و تەواوەک ینی بینایەکەشیان ڕوخاند ئەو جێگای بوو کە قواتی خاصی خۆمان بوو لە دژی تەرۆر کاردانەوەی زۆر گرنگیە بوو و بۆ پاراستنی وڵاتەکەمان زۆر گرنگ بوو. Silahsız sivillerin üzerine tanklar sürüldü. بە دەبابە و یاخود بە ئەو تانکانە کە زری پۆش بوون بەسەر خەڵکی مەدەنی سیڤیل بەبێ چەک ینی هاشتنەوە ئەوانیشان لەوێ شەهید کرد. Saldırı helikopterlerinden insanların üzerine ateşler açıldı. ئەو هلیکۆپتەرانەی کە تەنها بۆ شەڕ تەرخانکرایە بەوان هجومی سەر خەڵکیان کرد و خەڵکیان شەهید کرد. Tüm bunları kim yaptı? Kendisini kainatın imamı olarak gören Fethullah Gülen'in silahlı kuvvetlere ve devletin kurumlarına sızmış olan müritleri yaptı. ئەوانە هەموو چێ ئەو کاردانەوە یاخود ئەو شتانەی حەق بە خەڵکی خۆی و بە وڵاتی خۆی ئەنجامدا ئەو کەسێک کە خۆی بە ئیمامێکی زۆر عادلی دادەنا کە خۆی بە کەسێک دادەنا کە لە کایناتە کەسێکی وەکووی باش و وەکووی بڵێن موسڵمان نەبیتن کە ناوی فەتحوڵڵا گولەنە بەخۆ بە مریدەکانەوە ئەو کاردانەوە ئەو کارانیان ئەنجام.